سری در سری رگراکو سری حرکت آزادیه سری گل محمود صاحبه همان هرم جی همان کی دما چالاکی جبو تجرید تا گرانکری سری رگراکو انگه دست چالاکی کردی 2018 حتی در بازی 2019 بی چالاکانی کو بیدم بید دور بگر حتی ها انجام خواه اول هرمش کلاری هاتیه سردان کریه هم سردان و مخمور همشی تازیا اول بارگیران و تبای حرکته هم خیرهاتن وادی که بنابه وارگیه شد یعنی اول دلاس کنیشه اول بنابه وارگیه خیرهاتن اول هرم دیکی و اول سلام رس و بالانی امان بود دانشجوی کافی اما لقلمیانه و هاتون بو ایران وكو الكي اخلاقي وكو اوسوزي بو بجداري كدنا مراسيمي شهيدي جري اما شهيدي هر شوار بارسا شهيد بارگران لهمان كاتا بو بجداري لقل ما تواني هيرا كبو آزادي سروكان و آزادي اواني كالزيب دارا كان مانيا كفتوا او خمية لقل تواوي نهامتي كاني جري اما نيرا بەڕاستی ئێمە هەمیشە خوازیار بووین لە بۆ نەخۆشەکانە یەکتی ببینەوە ئەمە مەخابن دژمن هەمیشە خوازیاری ئەوەیە کە ئێمە هەمیشە لە ناخۆشییا ژیان بکەین ئەمە یەکگرتووی ئێمە هاتنە لایەکی ئێمە دیسانەوە ئێمە لەو نەهامەتیە ڕزگار دەکات و ئێمە بەرامبەر بە دژمن سەربەرز دەکات و خۆڕاگرتن دەکات پەیامی تەواوی مانگرتوانی گەرمیانتان پێ ڕادەگەێنن پەیامی سەرکەوتنی هەموو چارەکیەکانتان پێ ڕادەگەین و پێشتری لەو چارەکیانە جێی خۆی هەبوو سەرکەوتنمان بەدەست هێناوە بەرامبەر بە دژمن توانیمانە کاریگەری خۆمان هەبێت دیسانەوە پەیامی یەکێک لە مانگرتوانی ساڵی 1991 گەرمیانتان پێ ڕادەگەێنم کە هەمیشە لە دەڤەری گەرمیانە ئەو کەسایەتە سەلام عەلیەکە لە چارەکیەکانی ئێمە بەشدار بووە لە هەمان کاتیشە پێی ڕاگەیاندم کە دا عذر بخوازی کن آماده نبود نیتوانی بێ بەڵام پەیامی ئەوەیە کە چالاکی مانگرتن هەمیشە کاریگەری خۆی بۆ کاریگەری خۆی بێ و بەردەوام بۆ چالاکیە بوو بۆیە ئێمەش چۆن دژمن چالاکی جۆراوجۆر دەکات بۆ سڕینەوەی ئێمەش چالاکی جۆراوجۆرمان هەیە بۆ بەردەوامیدان بە بەرگری دەخۆمان بۆ بەردەوامیدان بە پاراستنی نەتەوەکەمان پاراستنی گەلەکەمان پاراستنی هاوشکانیانی ئێمە دیسانەوە بە ناوی ئەنجومەنی گەرمیانی تەپگەری ئازادیەوە دەستخۆشی لە ئێوە دەکەین کات بۆ چالاکیە هەستاون و بە ناوی کۆمیتێ ئازادی سەرۆکایەتیشەوە دیسانەوە دەستخۆشیتان لێکەن بۆ ئەندامی کۆمیتێ ئازادی سەرۆکایەتی ئێستا لێرە ئامادە بوون سوپاسی ئێوە دەکەم سوپاسی هەڵوێستتان دەکەین و وەکو ئەرکێکی ئەخلاقیشەوەی لەسەر ئێمە بێ ئێمەش درێغی ناکەین بە واجوب بۆ ئەرکی خۆمانی دەزانین سوپاستان هاتون هوا و اشا مربوط کم بکن و به کیف خوش ببن ها دوباره سبارت بجم این سسترم سرچاوه ما هاتن شهید نامرن بجی سرو کاپو اون همین سسترم سرچاوه ما هاتن